تەنیا چەند ڕۆژێک ماوە بۆ بەڕێوەچوونی وادەی ڕفراندۆمەکە هەرێمی کوردستان. هەرچەندە وڵاتانی زلێ چەند ئەڵتەرناتیڤێکیان بۆ دواخستنی ڕفراندۆمەکە خستووەتە بەردەم سەرکردایەتی سیاسی کورد، بەڵام بەهۆی نەبوونی دڵنیاییەوە تاکو ئێستا کورد پێداگیری لەوە دەکات 25 ئەیلوول ڕفراندۆم لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت. زۆربەی بۆچوونەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان لەگەڵەوەن بۆ ئەوەی کورد بە شێوەیەکی ئاشتیانە لە عێراق جیابێتەوە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد بچێتە نێو گفتوگۆیەکی جددی لەگەڵ بەرپرسانی بەغداد و با ڕێگەی گفتوگۆ و دانوستان چارەنووس و ئایندەی خۆی لە ناوچەکەدا دیاری بکات. لیژنەیەکی باڵا لە نێوان هەرێمی کوردستان بە شاهیدی و ناوبژی کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ بەغا دەست بە گفتوگۆ دەکەین بۆ ناکرێ وەکو سوودانیەکان هەم سوودان هەم جنوبی سوودان ئێمەش بگەینە ڕێککەوتنێک و بۆیە هەر لە سەراتاشەوە سەرکردایەتی سیاسی کورد هەمیشە پێی لەسەر ئەوە داگرتووە کە ئێمە لە پرسی داواکردنی سربەخۆی یان تێکشکاندنی بازنەی فیدرالی بەرەو بازنەیەکی تری بۆ نمونە کۆنفیدرالی دەمانەوێت بەڕێککەوتن بێ لەگەڵ بەغدا، دەمانەوێت بێت و تیژی بێ، دەمانەوێت بەڕێککەوتن بێ، دەمانەوێت بە حیوار بێت. هەرچەندە لەلایەن وڵاتانی دەوروبەر و حکوومەتی عێراقەوە جۆرێک لە زمانی ڕەشە بەرامبەر ئەنجامدانی ڕفراندۆمەکە هەرێم بەکاردێنرێت، بەڵام تاکو ئێستا کوردی هیچ پەرچەکردارێکی بۆ وەڵامیەوە ڕەشانە نەبووە و پێداگیری لەوە دەکات بە شێوەیەکی ئاشتیانە و دوور لە هەرتوند و تیژیەک پرۆسەی جیابوونەوەی لە عێراق دەست پێ بکات. مەطلبی ڕیفراندۆمکردن مەطلبێکی ئەمڕۆزی دیموکراسیە، لەبەر هەر خۆی پەنابردن بۆ مەطلبە بەبێ ئەوەی کە یەکسەر ئەلای سەربەخۆی بکرێت جۆرێک لە بانگەوازی ئاشتی تێدا و تەسەورەکەم هەتا گفتوگۆ مابێ نابێت سیاسی کوردستانی پەنا بۆ ڕوبەڕووبوونەوەی چکە ڕەنگە هەندێک هەبن لەناو سیاسی عێراقیە لەناو سیاسی ئیقلیمیشە پێیان خۆشە کورد ینی پەرچەکەدار بنوێنە بەرامبەر بە هەڕەشەکانی ئەوان بەرامبەر بە توندی ئەوان بۆی ینی شتەکە لە گرێژنە دەرچێت. تەسەوری وایە کە سیاسەتی کوردستانی دەبێت زۆر بە وردی لەگەڵ مەلەفە تەعاملکە لەسەر دوو بنچینە. بنچینەیەکەمان ئەوەی کە ڕەوای حەقیقەتی کوردستان و بنچینەی دووەمیشیان ئەوەی کە بە سیاسەت و بەخسە دەکرێت بە دیموکراسی دەکرێت بە گفتوگۆ بە دیپلۆماسی دەکرێت. هەندێک خەتەواتێک کە نامان ئەبێت ئەمری واقع ئینجا ڕەنگە بەغاش خۆی نەتیجە لەگەڵ ئەم ئەمری واقعە مامەڵە بکەوە تەعامل بکە. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ڕفراندۆمەکە هەرێم دادێت گوشارە نێو دەوڵەتیەکان و ڕەشەکانی وڵاتانی دراوسێ زیاتر و تونتر دەبن، بەڵام لەگەڵەوەشدا کورد سوورە لەسەرەوەی لە ڕێگەیەم پرۆسەیەوە چارەنووسی خۆی لە چوارچێوەی عێراقدا یەکلایی بکاتەوە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.